سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دوجار حکوومەتی هەرێمی کوردستان دوای ماوەیەکی زۆر لە لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕیاریدا لێبڕینی موچە کۆتایی پێبهێنێت. ئەو بڕیارەی کە حکوومەت دابێتی بێگومان لەسەر دوو بنەمابووی یەکێک لەوانە بابەتی ئەو چاکسازیانە بووە کە حکوومەت بە درێژایی 2 ساڵی کابینەی نوێم لە بابەتی خاڵە سنوورەکان کە بنکردنەوەی خەرجە ناپێویستەکان هەروەها ئەو زیادەی کە لە ئەنجامی لابردنی هەندێک فەرمانبەری ناپێویست کە ئەوەی کە لە زمانە عامەکەیدا پێی دەوترێت بندیوار گەڕاو بۆ حکوومەتێکێکی دیکە لەو خاڵانەی کە وای کرد حکوومەت ئەم بڕیارە بات نردنی ئەو 200 ملیارە بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ سەرژماری بانکی حکوومەتی هەرێم. پرسیارەکە ئەوەیە بڕیارێکی لەم شێوەیە کاریگەری چی دەبێت لەسەر بوژانەوەی بازار و ئاستی داهاتی تاکتا چەند بەمە دەچێتە پێشەوە. بەتایبەت ئێمە دەزانین لە ئەگەر هەر بەرزبوونەوەی هەر نرخێک لە بازارەکان دەبینین بابەتی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخەکان ڕوودەدات چۆن ڕێگری لەمە دەکرێت بۆی لانی کەم ئەو زیادەی کە هەر فەرمانبەرێک لە ئەنجامی نەبانی لێبڕینی موچەکەی بۆی دەگەڕێتەوە سوودێکی لێوە بگیرێت ئەرگیکێ ئەم دۆخە کۆنتترۆل بکات. هاوڵاتی ئەوەی کە پەیوەندیدارە بە هاوڵاتیەوە چۆن دەتوانێت لەم هاوکێشەیەدا ڕۆڵ ببینێت چونکە بەرزبوونە و نزمبوونەوەی هەر نرخێک لە بازارەکان لایانی کەم پەیوەندی بە خواستی عەرز و تەڵەبەوەی کە ئەوەی لە چوارچەوەی زانستی ئابووریدا ئاماژەی پێ دەکرێت. لەگەڵ هەموو ئەمانە بابەتی سیاسەتی دروستی ئابووری حکوومەتی هەرێم لە ماوەی 2 ساڵی کابینەکە کە ئایا دەکاتەوەی بڵێن ئێمە فعلەن لەسەر ڕێڕەوەیکی ڕاستی ئابووری هەنگاو دەنین و دەتوانین لە ماوەیەکی نزیک یاخود دوورمەوەدا ببین بە خاوەنی ژێرخانێکی ئابووری بتە و هەموو ئەمانە دەکەمەتەوەی و بە خۆشحاڵیەوە با میوانداری بە ڕێز کاک ئەمیر قەساب سەرۆکی لقی سلێمانی سندیکە ئابووری ناسان شرۆڤە دەکەم. کاک ئەمیر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانیش بۆ تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەشتان هیوادارینکەوە بەرنامەیەکی سوود بەخش بخینە بەر دیدەی بینەران و بیسەران. دووبارە بەخێر بێت. ئەگەر پرسیارەکە بۆ شێوەیە بکەم بابەتی لێبڕینی موچە و لێکەوتەکانی حتمەن کاریگەری دەبێت لەسەر ژیان و ئاستی گوزرانی هاوڵاتیان. بەڵام پێشەوەی مەسەر ئەم بابەتە دەمەوێت و ئابووری ناسێک لایانی کەم حتمەن ئاگاداری هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەو هەنگاوانی کە حکوومەتی هەرێم ناوێتی لە بابەتی چاکسازی کەمکردنەوەی خەرجەکان هەنگاوێکی دروست بووە دەکاتەوەی بڵین کە بۆ نمونە داهاتی تاک یعنی زیاد دەکات بۆ دەچێت ئەو قاڵبووە کە بۆ ئەوەی ئەم داهاتە لە ماوەیەکی نزیکدا ئاستی بژێوی خەڵک ئەگەر لایانی کەم نەگەڕێتەوە پێشووتر یعنی کەمێک جیاوازی بەخۆ ببینێ. خۆی لە ڕاستیدا یعنی لە هەموو وڵاتانی دنیا تقریبا بۆ عورفێکیا بۆ بە یاسایەک هەموو حکوومەتانی دنیا کە هەڵە بژێریە دوی سای بینین زۆربەی ئەوانەی کەوا ئەبن بە سەری هەڕێمی دەسەڵات لە وڵاتانە تقریبا هەمووی 2 دەورەی بینن. تۆ بتوێ باچار بەرنامەیەکی چاکسازی بە 2 ساڵ یا بە 4 ساڵ تەواویکەی ئیمکان نابێت. لەبەر ئەوە زۆربەی وەختەکان ئەبێ بە 2 دەورە جەبازی حکوومەتی 5 ساڵە هەیە 6 ساڵیش هەیە یعنی 12 ساڵ ئەو دەسەڵاتی کە هەڵە بژێرێت خۆی ئەمێنێتەوە 2 ساڵ تاوی بتوانێت بەرنامە بکەلەوە بەرەبەری بەرنامەی چاکسازی بەرنامەیەکی درێژخایەنە بابەتێک نییە بڵێ لە شەو ڕۆژێک کاتۆ ئینەکەی چاکسازی لە چی ئاکرێ نمونەیەکی بەسیت بەوە تۆ ئەگەر خانوویەکە هەبێ مەسەن شوێن لە شوێنەکانی بڵێ بتوێ چاچی بکەیت چاکسازی تیا بکەیت بۆریەکە وایەریەکە کاشێکە وازانەوەی کە هەڵیەکانی سەرێکی ئەڕوا لەگەڵیا لەپڕێکە دیواریەتە بەر ژووریەتە بەر لەبەرەوە چاکسازی کە ئەەکەی تۆ لەسەر گەندەڵی ئیژەکەی هاتی سەرواقع کۆمەڵە کێشەی کەوی لاوەکی بۆ دروست بێت ئەمە بنچی دەکتەوە ئەبێت تۆ لە ڕێگەکانەوە دەریبێنی لەبەرەوە لەو بڕوایم حکوومەتی هەرێمە 2 ساڵشتی کردووە و 2 ساڵی کەشتەکە بەڵام بە 4 ساڵی بەرنامەی حکوومەت وەکو عرفە لە هەرێمی کوردستان حکوومەت 4 ساڵ جاری انتخابات دەبێت. قسەکە تا یعنی قسەکە تا ئێرەیە ئەوەی کە تا ئێستا کراوە لە 2 ساڵی ڕابردوو حتمەن وەکو ئابووری ناسان ئێوە یعنی بۆ نمونە فیدباکێکی کارەکانی حکوومەتان لای ینی لەر کەسێکی دیکە ڕەنگە زیاتر هەست بە بواری چاکسازی بکەن ئەوەی تا ئێستا کراوە بۆ نمونە دەچێتە خانی ئەوەی کە حکوومەت فعلەن ڕێڕەوە ڕاستەکەی گرتووەتە بابەتی ئابووری حکوومەت هاچەنە فشارێکی زۆری بەڕاستی لە حیزبەکانی کردنا و دەسەڵاتان خۆیان زیاتر ئەو حیزبە پارتیوێکێکی وەران و حیزبەکانی دەرەوەی دەسەڵات کە ئەو پەرزان پێڕۆم وە شەقامی کوردی وە 4 دەورەشمان کە ئەو حکوومەتانی کە هەیە چ بەغا بێت چ ئارام بێت چ فشارێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمە
ئەوانەی کە تا ئێستا کردوێتی ئەوان بڵێم زۆر سەرکەوتوو بۆتیە تا ڕادەیەکی باش بەڵام ئەگەر ئەو فشارانێک لە 150 کەمتر بێ لە بڕام کاشتی زۆر باشتریە کرد مەسەن بۆ نمونە ئێستا سەر چاکسازی لە بواری نەوتە بواری نەوت ئێمە بمانەوێنەوە شەریای نەوتی ئێمە لە ناو تووشیاوەڕوە ئەگەر ئێمە بماتوانێت وەکو حکوومەتی عێراقی کە زیاتر لە 6 شوێنی هەیە لە بەسرای هەیە لە سووریا هەیە لە تورکیا هەیە لە عەقەبە هەیە کەوا نەوتی لێ بڕوە یەکێ بگرێ دەرگایکی کاکاتەوە ئێمە تاکە دەرگامان وەرەکەی کە بە تورکیا ڕوە چەند سەکسازی لە نەوتا بکەین بەڵام ئەبێ حساب بۆ تورکیا بکەیت لەبەرەوە تۆ بەسرای تۆ بۆ کۆمەڵێشتەوە کە ناتوانانی بیکەی ئەگەر تورکیا وەرەکەی گرتەوە نەیەش لێ بڕۆی زەریبەی زۆر قسە سەر شەحنی نایەتە لە میناکانیا چی لیەکەی ئەوەیە کێشەکە بۆکردنە کاگەمی لە بابەتی ئابوووریە تاکوێ ڕێگە پێدراوە بۆ نمونە لە ئاستێکدا نەبێکە لەسەر داهات و توانای دارایی حکوومەت بکەوێت ینی تاکە حکوومەتی هەرێم دەتوانێت بۆ نمونە ئەم حسابی کە بەڕێز لایەنە ئابوووریەکە ئاماژەی پێ دەکەی لەگەڵ تورکیادا ئەنێم کار ئاسانی بکات ئەمە خراپ ناشکێتەوە بۆ توانای دارایی حکوومەت ئەمە یەکشتێکا گەرسەران ئێمە زۆرافەکەی ئێمە واڵکەوتەکەمان شوێنەکەمان وایە ئێمە ئەگەر هاتوو بڵێسا سنوورێکی کراوەمانە بواە لەسەر بەحر بووینایە هیچ کێشێکمان نەبوو لەوانە ئێستاش ئەگەر هاتوو باری سیاسی منطقەکە بگۆڕە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەش بە شێوەکان لەگەڵ حکوومەتی هەرێمە بتوانێت ڕێکوتنی بکات ینی نزیک بوونەیەکە بێ ئەوەژە زۆرفێکی سیاسی دۆلی تاسیرێکی زۆری لەسەر خۆزانی ئەو نێوانی رووسیا و ئەمریکا زیاد مەسەرەکە بتوانین دەرگای بکەین و لە ڕۆژەوە بینێرین بیرت نەچێ ئیساوەتانی ئەو مەشروعی بڵێن شامی گەورەکەی کەن تو عێراق و ئەردەن و میسر هەر بابەتێکە لەو بابەتانەوان بە شوەیەکە چونکەم ئەوان ئەیانەوێ ئەردەم ببوژێنەوە عقبە بوژێنەوە لەبەر ئەوەیانوێ لە عێراقێک لە طریق الحەریرەوە کەیەت بیکەن هەتا شتێکی لە شتەکانی کەیانە ئێستا سین دە بیرەوە کاتەوە طریقی حەریر ئیتر تا ئێرانە بەشەوەی بڵین لەسەر عەرزبێت بیکا بە بەحر وەکو کە ناوی سویس کەناوێ لە عقبەوە هەڵکەنیە لە بەحرێ بێزی بتەوەسەوە بۆ سەر ئەو فکرێکە کە هەیەە بۆ سەر خلیجی عەرەبی بۆ سەر بۆ فاو یعنی میلەتانی کە وڵاتانی کە زۆر شێرگە بیەکەنەوە بەڵام ئێمە ئیستای کوردستانی و هەرێمی کوردستان و بە تایبەتی ینی بڵێن ئەم باشووری کوردستانی ئێمە پێکەکەی وایە کەوتونێتە ناو بەرداشتی سێ-چوار دەوڵەتەوە کەمەیە نەریتی ئێمە دش بە ئێمە لەبەرەوە نانەوە هیچ شتێ بکەین و ئەیانوێ لە ژێر نێبێن باشە کاگەبیر بۆ نمونە ینی ئەم بەرداشتێکە بەڕێزدا ئاماژەی پێ دەکەی ینی کارێکی ئاسانە حکوومەت پێ بە پێ لەگەڵ و جەنگە ئابووری کە لەسەر ئاستی ئیقلیمی و دەوڵەتانی دراوسێ و تەنانەت ئەوروپاش ڕوو دەدات ئەین دەتوانێت لە نێو ئەم جەنگەدا جێگەی خۆی بکاتەوە بەچی جێگەی خۆی کاتەوە بەڵێ بەچی جێگەی خۆی کاتەوە وەکوی کەوا لەم بابەتی کە لە واشنتنش بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراقی و بەڕێز فواد حوسێن کۆکو کوردێک لێوە نوێنەرانی حکوومەتی هەرێمیشکەوە کردووە لەوێ هەموو لەسەر یەک پارچەی خاچی عێراق یەک قسە بوون کەوابێ ئێمە چاکترین شت ئەوەیە کە بتوانین ئەگەر بتوانین لەگەڵ عێراقا ئەو کێشانی کە هەیە لە بینی هەرێم و بەغا ئەوە چارەسەر کرێ حکوومەتی هەرێم ئەتوانێت هەناسێکی گەورەتر بات و قوڵتر بات ئەوسا عێراقی خۆتەوە خۆش بە عێراقی زانی عێراقیش کورد بە عێراقی خێزانانی و کوردش خۆ بە عێراقی زانێ لەبەرەوە تۆ مەنازیشە ناسە چوو بتونێتەوە تا ئیسا تۆ هەرێمێکی لەناو چارچەوەی عێراقا ئێمە ئەوانی کەوا باس کراوە ئەوەی کە لە ئەعلام باس کراوە ئەوی لەژێر پەردەژا باس کراوە و یەک پارچەی خاچی عێراق هەموو لایەنە کوردەکان کە لەوێ بوون و عێراقیش خۆی مەبەستەوەی بۆ نمونە حکوومەتی هەرێم نەوتەکەی لە ڕێی کۆمپانیای سۆمۆ ینی ڕەوانی دەرەوەکات شەرنی ڕێ مەسەر ئێمە سۆمۆ لەسەر ئیتفاقیەکەی 250,000 بەرمیلەکە کراوە بەڵام ئایا سۆمە هیچ ینی ڕێبکەوی لەگەڵ ئێمە ئەوەی کە بە تورکیای نێرین با لەو بۆریانە بڕاو لە بەندەری فاو بیکەن عێراق وسا چیمان نێسەنی ئێمە تقریبا $12 بە حەقی بەرمیلێ تا ئاگاتە بەندەرەکانی تورکیا لەوانەیە عێراق بە دۆلاری لێمەڕ چون خۆی عێراق دۆلاری کوێشتان تیاکەی نێرە بە تورکیا هەر لەسەر ئیتفاقیە گەرم دۆلارێکمان لێگرێ وەکو نەوتی عێراقی بینێرە ئەمە لە کولی بەرمیلەکەی $11 ڕۆبێتەوە بەڕاستیەوە گاڵتە نییە و دوایە ئەو ئیتفاقی کە لەگەڵ تورکیا کراوە احتیمالەیە تورکیا وەکو حەقێکی مەشروعی خۆی کە بە خاکەی هەروە پتێونەتێ ئەوە حەقێتێکەوە بەرمیل بەرێەوە بە نرخێکی کەمتر داچکا و دەوانیکە چۆملۆس بەناوەکەی خەڵکە و دوایە ئەو پارە زۆری کە تۆ ئیسا بە حەقی بۆرەیە بە ڕۆژنەفت و لەگەڵ کۆمپانیای تورکیەکان و ئەوانە و کۆمپانیای کار ئەوانش
ئەو پارانە بۆ گەڕێتەوە حکوومەت عراقی بڕۆ ناکەم بەو شێوە تا لەگەڵ تا ئیتفاقە کابێتەوە بەلایین کەمەوە لە کولی بەرمی لەگەڵەوە 20 یا 25 دلار گەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ژەر چاکە ئەمانی ئەم بابەتە ڕەهەندێکی دیکەشی ئەگەر حکوومەتی هەرێم عنی متفق بێ لەسەروی کەنەوەتەکەی لە ڕێی کۆمپانیای سۆمۆ بڕاتە دەرەوە ئەمە ناکاتەوەی کە عێراق بۆ نمونە حجز قاد لەسەر ئەمنەوەتە یاخود جۆرێک لەسەر بەخۆی ئابووری لە هەرێم وەربگرێتەوە ئەمە ینی سەر ناکێشێ بۆ ئەمە خۆی ئەو ئیتفاقی تا ئێستا کراوە خۆی ڕۆژ بە ڕۆژ بە کۆڵی قوڕەکە خەز دەبێتەوە ئەوە جار حکوومەتی عێراقی داوای 180 بەرمیل نەوتیە کرد دوای کردی بە 250 بەرمیل ئێستا ئەڵێ قیمەتی 250 بەرمیلەکە قیمەتی 250 بەرمیلەکە لەسەر حکوومەتی هەرێم زۆرەکەوێ چون نەوت لە دابەزین و هەڵبەزین دابەزین و شێوەیان ناداچوە بە نرخی سۆمۆ تاما تۆ ئەگەر ئێمە ئەمەی اتفاقیکە کرا 250 بەرمیل وەکو نەوت بدرا بە عێراق بە چەندی ئەفرۆشەی کێشەمان نەبووەوە بەڵام ئێمە ئەگەر هاتووی ئێستا نەوت بە 120 دلار 250 بەرمیل سعری 250 بەرمیل ئێمە پێنسەی کەش لەم ناوە تەزدیرکەین ئەوە تەختیە ناکەین لە زەرەراین ئەبێ ئێمە دوعا بکەین ئینسان نرخی نەوت لە 75 بۆ 80 دلار بەرز نەبێتەوە چون مساوی پارەی بخینە سەر ئەوەی کەی فرۆشی نەمێنێتەوە تەختەی پارێ ناکە کە بێمسومە باشترین اتفاقیت بۆچوونی من ئەوە بوو بە پارە نەبێ بسرعی بێ بەوە بدرایە ئەو باش بوو ئەو حکوومەتی عێراقیش تۆ اتفاقە لەگەڵ یاکەی وەکو هەموو اتفاقیەتی چکە مەسەلەن بۆ مۆزوعی بەرهەمیدا ناوخۆی کشتتوکاری خۆزای مشتمڕێکی زۆر بوو لە بینی حکوومەتی عێراق و هەرێماتە لە مەخێرا کەوتنە اتفاقێکەوە مەسەلەن بەرهەمی کشتتوکاری هەرێمیش بچێ بۆ خوار و عێراق و باشوور عێراق وەکو اتفاقێتی کڕینەوەی گەنم یعنی بازش هەیە چارەسەرێکی بۆ درێتەوە گەنم نسبەتێکی وەرەگری حکوومەتی عێراقی ئەوەتانە بە مەسائل شەخصی حکوومەتی هەرێمێکا کۆمەڵی ساروی کاکە کۆمەڵە مەشاریعی کاکەوە ئەتما دەکاتە سەر گەنم وەکو مادەیەکی سناعی پیشەزازی بکرێ بە مادەیەکی پیشەزازی و دروستکردنی ئارد و کۆمەڵی منتەجاتێکی لێبێ ئەوەتانە ئەویش قسمێکە لە فەلاحەوە بێت چارەسەر بکرێوانە بیرکردن وەڵامەکانی بەڕێز شتێکی لای من دروست کرد بۆ نمونە ئێستا ئەگەر سەیری دیمەنی تەواوی ئابووری بکەین دەبینین بابەتی گرنگیدان بە سەرچاوی کشتتوکاڵی لە نەوت زیاتر وڵاتان ڕوو لەم بابەتە دەکەن بۆی بە حکمی بەتایبەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا نرخی نەوتی دابەزاند و ئەمە بۆیان کرد کە بەدل لە سەرچاوی بەدیلی دیکە بکەنەوە بەتایبەتی کشتتوکاڵ پێدوانە حکوومەت هێرێن بۆ خۆی بابەتی کشتتوکاڵ گرنگی پێ بداوە بەرهەمی ناوخۆی ببژێنێتەوە لە هەموو گرنگتر ئەمانەیە نەک ئەوەی کە بۆ نمونە بیلێ بکاتەوە کە کۆنتاکت لەگەڵ چی وڵاتێکدا بکات و بەرهەمەکانی لە ڕێی وڵاتێک وەڕانی دەرەوە بکات ئەمە شتێکی بچۆلە ئەرزی برام کاگەر سەلام بکەم ئێمە وڵاتە پیشە سازەکانی زلێزەکانی دنیا کە ئەوە گروپی حوت ئەوانەیە ئەوانە یەک دوانشان لە بڵێن خۆرەڵات و باشووری خۆڵات و ئەنیکەش لە ئەوروپان و ئەوانە ئەمریکا ئەمانە زۆربەیان ئەو نەوتیان نییە ینی زیانێک کە ئیشی ساحبکەن زۆتر ئەتیمادێن لەسەر شوەیە لەسەر ئەم وڵاتانەیە کە نەوتیانەیە زیاتر ئەو نسبەیەکی زۆری ڕێژەیەکی زۆری جیانیشی لە منتیقی عەربی و کوردی و کوردستان و ئەم شوێنانەیە ئەوان دایمە ئەیانوێت لەوە دەرچێن ئەو تا دوایی دایمە گەڕم بە دوای وزەی بەدیلا وزەی پاک هەم لە ناحیەی ژینگەوە هەم ناکەوە ئێستا بڕواکەی زۆربەی کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل نیازەنێت بۆ ساڵی 2030 سیارە لە ئەوروپا بە مەنزنیش نەکات و ئێمە زۆربەی ئینتاجی نەوت کاکرێت بۆ قەزەی سیاراتە ڕاستە معامیل هەیە معامیلەکان زۆربەی سە بە تاقی نوێی تاقی شەمسی تاقی هەوا شەپۆلی ئەوەمان هەم بەکارێنن بەڵام زۆربەی ئەو نەوتی کە ئەچێت زیاتر بۆ قەزەی سیاراتە بەکارێنن ئێستا سیاراتی کارەبایی وزەی کارەبایی وای لە تۆ زۆر لە وڵاتەکان یعنی ئەخاسن ئەوروپیەکان وەکو بڕیارکەیانەوە ساڵی 2030 تری سیارەی بەس کارەبایی ئینتاجکەن سیاریکە نەمێنێ لەبەرەوە ئەم بیران لە کردەوە وڵاتێکەکان داویژە بیران کردەوە قەتەر وەکو یەکەم بەرێنەری غاز و سعودیێشەکە لە ڕقەمە گەورەکانی دنیا بۆ قەزەوە ئێستا سعودیێش نیازی بۆ ساڵ 2030 لە سا 15 یا لە سا 20 بودجەکەی اعتماد کا دەستنەوە ئەوتا یان خویاوتە زراعە شەریکەی مەراعی دروست کردووە کە زۆربەی ڕۆژهەڵاتیان ڕاست لە ئینتاجەوە ئەوە شەریکاتی دەرمان شەریکاتی زۆر لەو بابەتانە ئینتاجەکە مەسەن تەجمیعی سیاراتە مەکانینە ڕویان کردوتە ئەو مەسائلانە لەبەرەوە هەتا بیرمان نەچێ ئیمکانێتە مادەکان وای لێ هاتووە ئەو حەساری کە خرایە سەر قەتەر لەو کێشەی کە دروست بوو تاوان زۆربەی لەوا دەرکەوت کە چەند ئەتیمادی لەسەر مەراعی سعودیە
لە یەک ڕۆژە 250,000 مانگی سرات کرد بۆی شیر و پەنیر لە بازاری قەتەرە نەفەوتیە. فعلا ئێمە کوردستان بە پێی راپۆرتەکانی فاو ڕێکخراوی خواردنی جیهانی سەر بە یەکەوێگرتوەکان دەشتی شارە زۆر کە 15 کیلۆمەتر بە 45 سێهەم دەشتە لەسەر ئاستی جیهانی کە بتوانێت 4 فەستە بەرهەم بات. دەشتی بتوێنمان هەیە، دەشتی فایدەمان هەیە لە مانتەقەی ئێمە کۆمەڵە دەشتمانەیە کە شێوازی تەرکیبی بۆ نمونە بە هاوڵاتی بە حکوومەت بە ئابووری ناسان هیچ داریکیان لەمە نییە کە بۆ نمە خاکی هەرێم خاکێکی بەبیتە دەستدا بۆ هەموو جۆرە کوشتتوکڵێ بەڵام بۆ بێزەبەت یعنی بۆ نمونە بۆ تا ئێستا ئەمە نەکراوە یعنی بۆ ئابووری بەمە نەشکاوە خۆمان نەبوو لەم بوارە ینی بیر لەمە بکات ئەوە بکاکە بێ بەرنامەی حکوومەت بیر لەوە بکاتەوە. حکوومەت ئیتر ئەبێ بێتەوە سەرخۆی بیرکاتەوە سێکتەرەکانی کە بخاتە گەر. ئیسپانیا لە ساڵەکانی 2000 ئەواخری سەدەی ڕابردووشێکووە 9 ملیارد ئۆرۆ بەس لە گەشت و گوزار وەرگرتووەتێکی زۆر سناعی نیە. تەجمیعی کۆمەڵە سیاراتی ئەوروپی وەف کوردوانە بەڵام زیاتر ئەو ینی بە بەعزێ شت وڵاتان پارە پێیاکە تەسەووری ناکەیتەوە. لەو یاریگانی فرقی بەرشەلۆنەیە ئەخۆ یاڵ مەدریت کەوا لەسەر ئاسی جیهانیانەیە تۆ بچی بەس سەیری مەلعەبەکە بکەیت و بێیتەوە بەلانی کەمەوە 1200 یۆرۆ سەرف کردووە بەڕەسم گرتنی بە چوونە ژوورەوە بە سەیری یاریکەرەکان بە دەزایان لە جلەکانیان هەمووی بە پارەیە زەرامیشی بە هەزارەها بە بەلای خەڵک ڕۆکاتەوەیانە بە ملیارات لەوە یانە 9 ملیاری بەس گەشت گوزار. ئێمە کوردستان سروشێکی زۆر جوانمانەیە، ئاوێکی زۆر باشمانەیە، شوێنی زۆر چاکمانەیە، بەڵام هیچ خەدەماتێکی سگشت و زاریبانیە. یعنی ئەو شوێنانی لە کوردستانە هەیە بەڕاستی بۆ هەمووی ئەو وەرزشانەی کە ئێستاش دروست بۆ شاخەوانیە خواڵدانە بەپەڕەشوو دەمانە هەمووی بەڵام ئێمە بەرنامەمانێ حکوومەت یارە بێ بەرنامە ڕێژ بۆ بکە 2-3 یاسا هەیە ئەبێ بەکاربێن ببوورە. یەکەمیان کاساگەی قۆرخکاری کە لە ساڵی 2011 دەرچووە ئێستا خەریکە وەزارەتی بازرگانی بکاری پێ بکات. یاسای ینی بڵێن یارمەدانی بەرهەمە خۆماڵیەکان یاسای پاراستنی ینی داکۆچی لە مافی بەکارهێنەر. ئەم یاسانە ئەگەر حکوومەتی بکات دەورە ئابوووریەکە تەواوکە وازام لە زۆر گرفتەرەتکارمان بێ. بەڵام وەڵامەکانی بیر نەچێتە بۆ منە هەندێکشی پەیوەندی بەوە نیە کە غایبی کردی تایبەت لە وەبەرێنان لەسەر چاوە و دەرامەتە ئابوووریەکان بۆ منە زۆر جار لێ ئەوە دەکرێت کە حکوومەت خۆی دەستی وەرداوەتە بابەتی وەبەرێنان و ئەمانە یعنی پێت وایە بە ئەهلیکردنی کردی کوشتتوکاڵ و بازرگانی و تەنانە گواستنەوە و کارەباش خزمەت بە ئابوورێکی پێشکەوتو دەکات. وەی بەڕاستە قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام حکوومەت لێرە کێشەکە ئەوەیە ئایا چۆن معاملە لەگەڵ کارتی تایبەت دەکات. ئەم یاسانەی بۆ کردی تایبەتی دەرکردووە تا ئیسا ئێمە نانی بازە شتەیە لەوانێت ڕان بە عوری تۆنێت ئەڵەن شەکری لەندەنی بیستوتە کاکە خۆشەکە لەندەنەوە ناهات لە هەندەوە بەڵام جێشی کە وەختی جێشی بەریتانیات عێراق لەگەڵ خوانی تار پێڵەن شەکری لەندەنی قەزم ئەوەیە بازێ شتە ئێمە ڕاهاتوین لەسەری لەبەرەوە ئەوەی کە جەناب دەفەرمووی ڕاستە کردی تایبەت پێویستی بۆیە حکوومەت پشتگیری لێ بکات. ئێمە خەڵک تا ئیسا متمانی نییە ئێمە جاران متمانە بە شەک و پێمەتی بە شەکری لەندەنیە بوو ئەبێت تو ئێستا متمانە بە کردی تایبەت دەبێت کردی تایبەت کۆمەڵی یاسای تێبکات و جەنابەت وەکو پسپۆرێک لە بوارێکە یاخو کرێکارێکی ونێری هەچکەتیشکەبی کە لەیەکێ لە کارگەکە یا لە پرۆژەکانی کردی کە بێتەگەی مافەکانی پارێزراوە بێت تۆ ژەبێ کار بکەی خاوەنکار نێ بۆ خۆی دەریکات ئەو زمانی کە بۆ دەرئەچێت بۆ دانراوە خۆ ئەوروپا کە پێشکەوتووە دوای شۆڕشی پیشسازیوانە ئەوروپا جگەل لە پاراستن کە جێیشە لەگەڵ تەطبیقکردنی یاساکە کە شورتەیە لەگەڵ کۆمەڵی دەوائیری خەدەمی کەی تاک ئەجینا هەموو شتێ بە جادەوە بە ئاسمانەوە بە تیارەوە بە پاپۆرەوە بە پشەمەرفەرەوە بە محەتاتی بەنزینەوە بە هەموو شتێکەوە من کردی تایبەت هەتا جادەکان کردی تایبەت کردوێت بە حکومەت بین بۆ نمونە ینی بابەتەکە بۆ خۆی بڕوات هەندێک جار حکومەت بیر لەوە دەکاتەوە بابەتێک کردێکدا بە کردی ینی بیکا بە ئەهلی بۆ نمونە کارەبا دەنگدانەوەی زۆری دەکەوت ینی هاوڵاتی ناڕازی بوو لەم بابەتە بۆ نمونە هەندێک جار حکومەت دەست بۆ هەندێک بابەت دەبات هاوڵاتی وەکو دژی خۆی وەری دەگرێت ینی ئەم تێگەشتنە بۆ سەرچاوی گرتووە ینی بۆ نمونە دانی کردێکی حکومی بە ئەهلی بە تایبەت واتە
گوشارخستنە سەر هاوڵاتی و کەمکردنەوەی داهاتی ئەو تاکە دەردەخاتیە خۆچی خۆی کێشەکە زەنی چۆنە کاکەسەران کێشەکەوێ ئێمە ملێتەکە تەمەڵ کرا حکومت بەڕاستی من ئەتوان بڵم تەمەڵی کرد هەمووی کرد بە موچەخۆر یعنی ئەو ڕێژەی موچەخۆری کە هەیە لە کوردستانە زیاتر لە دەوری لە ساس سیجە هیچتا دەرێکی عالمی ناچێتە لە سا 15 ئێمە خەڵکەکەی تەمەڵ کرد پارەی باەتی و لە ماڕەوە دانیشت کەرتی تابێتەوە نایەتێ هەموو کەسمانێ خەڵکمانی لە دەور لە کەرتە بریژەکە کە ئاچێت ئیژەکە ئیژەکات ئێمە کاچێ ئەبێ بە جگەرە 3 ساعت بکوژێت بە نوێشکردن 2 ساعت بکوژێ بە ناخواردن نیم ساعت بکوژێ کابێ من وەکو خاوەن کارتێکی تایبەت کە کارمەیە کارگەیەکمەیە ئەبێ گەشەی پێ بم تۆی ڕێزمەیە یەکو کارمەندی لامێژەکەی 8 ساعتێ بەڵام فعلیان سەرێکم 2 ساعت ئیش ناکەی هەموو کارمەندێکیش ئەوەی کە پێڵێ بەتاڵی مخەنەعە و مەسەرەن بەتاڵی ڕووپۆش و داپۆشاوانە لە حکمی شاوایە ئێمە وەختی خۆی کە مۆزەف کەم بوو زەمانی زمن لە ساڵەکانی 60ەکانەوە تقریبا هەفتاکانەوە کارمەندی حکومی بووم یەک مۆزەف دەرچوو هاتووی هەبوو ئێستا من تۆچێن هەموو دایرێکی دەوڵەتی 6 کەس دایچوە یەکێ ڕەخەمی خاتە سەر یەکێ خەتی پیانێ یەکێ کاغەزی لابە کاکە هەمووی زیایە پێشکەوتن و وڵاتانی کەوتەوەی یەکمەنجەرەی ئیژەکە پێویست ناکەتەوە لەبەرەوە ئەوەی کە لەسەر حکومت هەیە ئەیانوێ خەڵکەکە بیخەنە سەر کردی تایبەتی سەعدای دویتیانێ کەوا بێ حکومت ئەبێ وا خەڵک ڕابێنێ وا خەڵک فێرکە بەرنامەی خوێنن وای لێبێت کە تۆ خوێنی بۆ ئەوەی کەوا ڕۆشنبیرێکی گشتە هەیە میلەتێکی ڕۆشنبیری هەبێ کە بتوانین چۆن لە دادەپەڕێتەوە کە چۆن لە مەتعامانانە خۆی کە چۆن تەعامل لەگەڵ سروشتاکەی لەگەڵ ئاژەڕاکەی ئەمانە هەمووی هەبێ بۆی ئەو خەڵکە ئەوسا بتوانێ ئیش بۆ خوێنێتەوە بەڵام ئێمە خەڵک فێرەکەین بۆی کەوا ئەبێ شەهادەکە بفرۆشی من شەهادە بۆ ئەوە کەم ئەیانم بۆی کەوا خۆم ڕۆشنبیری کاگەمیر بۆ نمونە هەموو ئەم خاڵانی کە بەڕێزت ئاماژەی بێتەکەی خاڵی باش نەگەر حکومەت جێبەجێیکە بەست پێ دوانیە ئەمە دەبێت بە سیستم بە یاسا جێگیر بکرێت یاخود بۆ نمونە ئەمە هاوڵاتیە کاتێک کە ینی گوێ لە وەڵامێکی لەم شێوەیە دەبێت حتمما ئەو والێکی دەداتەوە کە دەبێتە باگرانی بۆ سەرشانی ئەو یعنی ڕەنگە واش بێ لە فعلن واش بێ حەقی خۆی هاوڵاتی قسەیە بکات بەس بۆ نمونە ینی ئەو فەلسەفەیە ئەو تێگەشتنە دروست بووە لەسەر ئاستی حکومەت لەسەر ئاستی ئابووریناسان کە دەبێت ینی ئەو قۆناغ ئابووری ڕاگوزەرێکی ئێستا ئێمە تێداین ینی بیچەسپێنی بە ئاراستێکی باش ئەدەنی چۆنە تۆ بێ خەڵک وا لێ بکەی کۆگوتم بەرنامی خۆی بگۆڕی ماڵەکەی خۆی خۆش بێ من ماڵەکەی خۆم گسکەیە پاچەکەمەوە بەڵام فڕێ بەسەر کۆڵانەکەم خۆش ناوێ ئەبێ کۆڵانەکەشم خۆشێ پاکەوە کە کۆڵانەکە بێ گەڕەکەکەشم خۆش بێ شارەکەش ئەنجا هاوڵاتی بوونی خۆم ئێمە هاوڕێت بوونمان لە غەرغەرەی مرگایە نازانین چۆنە ئەبێ حکومت ئەو متمانەیە دروستکاتەوە بێ متمانەیەکە وای لێکردو ینی بڕوە ئەەکەیسە کە ئەزمەی ناڵن ئاوە ناڵم ئەزمەنی ڕاستە کێشەی هەیە ئەو بەڵام خۆشمان هاوکاریدەوە یعنی ئیسا بە زۆر گەڕەکە ئەو ئانی ئاوە بەشی خۆی وەرگرتەوە بەڵام سەر جادەکەشوە سیارەکەشوە بە دیوارەکە یاکە بوو یعنی وازانێ ئەم ئەوەی کرد ناڵێ زەرەر لە کاگەرسەرانی ئەمیرێم کە دوو هەبڕاتیە ئەڵێ بە زەرەر لە حکومەت دێم تۆ زەرەر نایی چون پارەی دەسەری چۆن زەرێک ئەم تێگەیشتە خراپە ئەمە ڕاستکاتەوە بەدەبێ حکومەت ئەبێ ئەو متمانەیە بۆ هاوڕازی دروستکاتەوە کە حکومەت ئیژەکە بەڵام حکومەت وەکو ئەرزم کردی لە بیدای قسەکانمانە کاک مەسرور بەرنامەی کارەکەی کە بەرنامەیەکی زۆر متەکامل چاک بوو بەڵام هەمووی پێکۆ نابێ ئەبێ خەڵک وا تێگەێنێ ئەمە بەرنامەیە ئەم بەرنامەی بە ڕۆژ نابێ ئەم بەرنامەیە زۆر چەمچی هەیە هەمووی پێکەوە کار ناکرێت لەسەری ڕاستە زنجیرەیەکە بەیەکەوە بەڵام یەکەیەکە ستێپ بای ستێپ هەنگاو دوای هەنگاو وەردەور لە تاگەینەوە ئەجی ناخۆ هەموو وڵاتانی دنیاش نەبوون دروست نەبوون ئەجینا ئەوەی کە ئێمە لێرە ئەبینی ئەوروپا چاخەکانی 1516 لە تاریخی خوێنەنانەوە چاغت ینی سەدە تاریکەکان سەتە زۆڵماتەکان ئەوەنە خراپەکاری و پیاکوشتن و دوو جەردە و گەندەڵی و پەرتەوازەیی هەبووە بەڵام لە پاش کۆمەڵێ ئیسلاحاتی باش لە پاش کۆمەڵێ ساڵ کە بە سەدان ساڵی خانوە ئەنجا هاتوۆتە ئەو وەزاییسە لەبەرەوە ئێمەش بەڕاستی وەختمان ئەوێ ئەبێ بەرنامەی خوێنمان چاکرێت ئەبێ ئەو کۆمەڵی یاسا هەیە لە داکۆچرا ئەبێ حکومت متمانە دروست کاتەوە متمانە لە بینی حکومت من حیزب ناڵم حیزب بۆ خۆی ئیشەکانێکە ئەبێ حکومەتی خەڵک بێت
کە حکوومەتی خەڵک بە خەڵک متمانی پێ بکات ئەبێ مەسەلە موسساتەکانی دەوڵەتی موسساتە رەسمەکان چ پەرلەمان بە شێوەیەکی کاگەمیر بۆن وەکو ئابووریناسێک پێت وانە یعنی پرۆسێکی عام دەستی پێکرۆ لەسەر ئاستی ڕێخستنەوەی میلاکات ئەوەی کە لە بە زمانە شعبەکەی پێدەوتێت لابردنی بندیوار یعنی چاکردنی لە سیستمی خانەنشینی یعنی ئەمانە هەموو ناکاتەوەی بتوانین بڵێن فعلا ڕەنگە لە چەند ساڵی ئایندەیە ینی نەتیجەی ئەمەڕۆنی ببینین کاکە ئەرسەلان میدیا دەورێکی باڵای هەیەەوە مەسەن ئیسا بڕین کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێکە پلە بەرزکردەوەی نەماوە باشە ئەوە ئەفسەران دەستی پێکرد ڕۆژێکەش لەوانەیە شارستانی دەست پێ بکە بەڵام من دوێنێ شۆ تەقریەکە بێنی لە هیچ لە تەلەڤیزیۆنەکانە باسی میسری کرد 6 ملیۆن کارمەندی هەیە ئەوەتی کۆرۆنایە ئەوش پلە بەرزکردنەوەی نەبووە ئەبێ حکوومەتی هەرێم ئەمانە وەرگێت کاکە بەش ناڵە پاساو بێنێتەوە بۆ خۆی بەڵام خەڵک تێبگا کە وڵاتانی کەش تووشی وەزمە بوون میسر کە لە زمانی فەرعونەکەەوە حکوومەتە وەیەکە لە کۆتری حەزاراتی دنیا و گەورەترین قۆی عەرەبەیە لەناو منتقی شەرقی ئەوسەتەوە احتیمادی وڵاتانی دنیاە و زۆرترین نفوسیشیەیە ئەینجا تازە ساڵێک کوشتە کەوتی کۆڕۆنایە ئەوش پلە بەرزکردنەوەی وەستانەوە ئێستا دەستی پێکاتەوە کابێ ئەمە دەردە هەمای ئەوە هەر ئێمە نەگرێتەوە هەموو نیاگرێتەوە هەموو نیاگرێتەوە ئەڵەن ئەوروپا مەسەلەن خەرەبووی کردوێتەوە ئەوروپا خەرەبووی نەکردوێتەوە ئەوروپا مؤسساتی ئەهلی حکوومەتەکەش ڕاستە یارمەتیاون بەڵام ئەوان بە شێوەیەکی وا زەریبیان لە وەرگرتووە تەمینی سەحیان لە خەڵک وەرگرتووە کە توانیوێنێ ئەو پارەیە بنەوە ئێمە من پاسە بۆ حکومەتدایانمەوە لەوانەیە هیچ حکوومەتەکەش خۆش نەوێت بەڵام ئایا ئێمە ئەگەر هاتوون و تۆ بەیانی دوو بەیانی پارێکمان لێ بڕە بڵێ وڵای تر پێویستە تۆ تەمین سەحی هەبێ بیمەی تەندروستی ئەگەر زەریبەتی بێ بۆ کۆمەڵشتیکە یتە سەرجادڕی بۆ نێمەسەنی لێم سەنگە بەڵام بمەرەوە لەعانی پێویستە ئەو متمانەیە مهمەکە لە بینی شقامە و لەگەڵ حکومەت دروست بێتەوە وازام کێشەکان ئەو قورس نابێت باشە ئێستا بۆ نمونە هەر پێویست بە وەڵامەکانی بەڕێزت حکومەت بڕیاری لێبڕینی موچەی کۆتایی پێێنا کۆتایی پێێن ئەم بڕیارە بە باش بەخراب لەسەر ئاستی داهاتی تاک بژانەوەی بازار چی ڕۆڵێکی دەبێت ئەمە بەڕاستی بڕیارێکی زۆر چاکە ئەویش بە بۆچوونی من بە بۆچوونی من هەنگا بنرێت چۆم بەڕاستی تاکە چاوەک بووی کەوە هەرەکەی ئابووری ناوبازارە بێ پارەی حکوومەتە لە ڕێگەی پرۆژەکان لە ڕێگەی موچەوە لەو دوو ڕێگەیە بە خەڵک موچەش ئێمە ئیسا خەڵک باش بوو ئەم قەیرانەی کا بۆم لێبرێنش نەوعی فێریوی کردین کەوا بتوانین پاشەکەوتی موچە ئەگەر حکوومەتیش نەیکا خۆمان فێر بیکەین جاران هەچێک ماوەرگە خەرجمانە کرد لەوانەیە تۆ تەماتە لە ماڵەوە بێ 4 کیلو تەماتەکە و کڕیوە نێوەی ڕزیوە فرێداوە لە سەرجەکەدا لەوانەیە 4 قاتی بێ چوو لە خۆتە 2 قاتیکە وڵا کاگەمێ هەرەوە پرسیارە بۆ نمونەی ئەمە چۆن وا بکەین لە ڕوو ئابوووریەکەەوە ئەوەی کە هاوڵاتی لەو زیادەی کە لە لێبڕینی موچەکەی بۆی دەگەڕێتەوە عین تەزەخم لە بازار دروست نەبێ بۆ چۆن دەکرێت عرض بکەم مەسەن لەبەرەوەی تر خەڵک فێر بووە نیو چوو لە تەماتە ئاکرێ بازار دایمە پڕ لە تەماتە پێویست ناکە بێ خەمەسەلاجەوە لێرە ئەمە ئێچە لە خاڵەکان کە ئیسفادەی لێکەین پاشەکۆت فێر بووین دووهەم حکوومەت کەڵم هەنگاو بانگاو حکوومەت مانگانە بیە بەڵام چە مانگجارێ ئەگەر بتوانین تاویز مانکانی کە باچووم ئەگەر بە یەک لێشەوە بێتە ناو بازار خەڵک لەوانە قەزە بێ دیسانەوە قەزە سەیتەرە بەسەر نرخاچۆ نەکەیت کێشەیەکە لە بازار دروست دەبێ بێ و کێشەی حکوومەت عاقلانە وەزارەتی تیجارە وەزاری پلاندانان ئەو دەستگانی کە تایبەتمەندن بۆوانە ئەو تەوازنە ڕاگرن کابرای بازار دەستکەکەوە بە 250 بەڵەوەڵە کاکەوە سێ معاشی وەرگۆڵایکەم بە 1000 دینار ئەمە قورسە ئەمیرانی ئەوە زۆر گرنگە وەڵامە یعنی بۆ نمونە ئەم تەوازنە چۆن ڕادگیرێ بۆ نمە کابرا لە کوێرە ڕێگەیگا لە کۆڵانێک عنی بۆ نمونە پیکابێک بۆ نمونە بەقاڵی داناوە ینی بە ئارازی خۆی نرخە سەپێنێ بەرزێکاتەوە کەس ئاگاداری ئەبێ ڕقابێکی باشە بەڕقابەمە بەڕقابەیەکەم بەڕقابەکە باشە ئەو یاسایانەی کە وەژەکە هەروەکو ئەوروپا یاسایی بە قووەت بێت یعنی کاریگەر بێ لەسەری نەک بەو شەوەی کە ئیستا هەیە دووەم خەزەی مۆزوعی پارەی وردە زۆر مهمە بە بۆچوونی من تۆ جەنابەت ئیستا چیت دەستکێکە وەرەگریت بە کابراڵی بەچەند ئەڵێ بە 500 بەڵام سێ دەسک بە 1000 دینار دوان بە 750 جاتۆڵی بۆ دەستکێ بکڕم بە 500 دوانەکردن بە 750 سیانەکری بە 1000 بەڵام تۆ نیو دەستێکش بەکار نێنی ئینتاجەکە ئەویکەی فرێتە فڕێ ئەرزێت
بێ ئەوەی خۆ بزانی پارێکی زیایە کاتەمە فێڵێکی ئابووری لە خەڵکەگرێت ئەی تابان تەمە ئەبێ ئەو شتان بەڵام ئەگەر پارەی وردە هەبێت لە بازارە ئەوە دروست نابێت ئێستاش بڕۆ کام وڵاتی کە تۆڵی ئابوورەکەی زۆر بەخۆتە شوێنێکی وەکو بەریتانیا شوێنێکی وەکو ئەڵمانیا شوێنێکی وەکو ئەمریکا بە سەنتات حساب بۆکە و هەموو کەس و کاریشمانەیە لە دەرەوەیان بەسات حساب بۆکە بۆ تۆ ئەچیتە هە شوێنەکە لە سوپەرمارکێتەکانە وانە تۆ زەرەر ناکەی بۆ تۆ زۆربەی شتەکانی سەرەکی کەسری لەگەڵایە لە نەتیجە یا 250 یا 250 خەزان یا 250 زەرەردا بەڵام وەرە من ناڵم بازار بشێرم خەڵک سوپەرمارکێت وەرکرامیش بۆ ناکەم بەس ئەوەی لەوەی کڕی وەرە لە بازارە بکرە سەرێکی 5,000 دینار فەرق زیایەوە بۆچی زەریبێک ئەوە خراپە لەبەرەوە حکومەت بە بۆچووری من ئەگەر توانێت پاری وردە بخاتەوە بازار بەهای بکاتەوە دەورەی اقتصادی ناوخۆ اعتماد نەکەین لە زۆر زۆرشی دەرەوە من بۆ لەسەر دەیشێنم چۆنە بێ دەورە نمونەیەکە بۆ هێنمەوە ئەگەر کابراایەک چۆ وتێلێک 25,000 داناوتی سەری و ژوورەکەم بزان بە دڵمەیاننا نازان بیسوتە سنابدیان ناو بینی بیسوتە بۆ بینەران قەی ناکە تا چۆ سەرۆ کابرای وتێل نردی بووە کابرایی گۆشت فرۆش گۆشت قەرزاری بۆ خەرزەکەیە گۆشت فرۆش شاگەرەکە نردی بۆ سەحب حیوانەکان عینی 20,000 وتی وەڵاوش قەرزەکەی و بەرەوە بە کابرای حیوان نردی بۆ ئەوەی کەوا گەرمجۆی لێکرۆ و ئەلەفەکە نردی بۆ ساقیکە علاکوین ئاخر کە زێتە سەری ئەڵێ وەڵا خۆم قەرزاری وتێلم بۆ 20,000ەکەنەوە بە بۆ وتێلەکە 25ەکە دانێ کابراژ ئێستەرەوە خوارەوەڵا وەڵا ژوورەکە بەدڵە بوو 25ەکەی خۆرەگرێ دەورەیە کرا بۆ پارەیە هەمووی قەرزەکەیە کە زەرمەندیش دەبوو پارێژە لە شوێنی خابوو بەمەس ئێمە محاولە بکەین لۆکاری شتی ناوخۆی خۆمان ئەگەر بە مقایەزەش بێ بە پارێژ نەبێت بیکەین زۆر باشە ئێمە وەفرێکی زۆرمان بۆ بێنێتەوە چونکم ئەو پارەیە ئەچێتە جیرفانی هەمومانەوە لە ناهاونواڵ بەڵام ئەوەی کە ئیستا هەیە بانقی مرکزی عێراقی ڕۆژانە هەموو ڕۆژێ لە 150 میلیۆن دلار زیاتر قسۆتە بازارەوە ئەو پارەیەکی لێیە بە شوەیەکی نادروست ناتەنزیم نابوو بچی ناوانەی ئەڕواتە جیرفانی تاجیرەکانی ئێران و تورکیا و سعودیەوە ئەمە شتێکی خراپە ئێمە هەموو وڵاتی شانازی بووە کاکە ئەڵێ اقتصادەکەم بەقوتە یەکەم پارەی وردەی هەیە دووەم پارەی کە پێڵی عمری سابە و ئاڵتونەوەی هەیە ئێمە بەدەستی خۆمان ئەوانە بەڵام خۆ بۆم بابەتەش کاگەمیر دەبێت حکوومەتی هەرێم و خەڵکی هێر چاوەڕێی حکوومەتی عێراق بێت یعنی خۆ بۆ دەرکردنی پارەی نوێ لە دەسەڵاتی حکوومەتی عێراق نا پارەی نوێ دەرناکەین پارەیەکە هەیە کاکە ئێستا وردی کەیتۆلانی بەڵێ خۆ پارەکەی کە تۆ سەحبی هیچ فێ نەکراوە لە بازارە باشە بەڵام معقول لێ مرچمە پاسەوە کابرا بنزین گران بووە پێنسە لە پڕێکەکە بە 750 کاکاری خۆ 100 نیاشۆ سەر بنزین دەڵێ دەنچێن نخۆر لە کاتێکی شابۆ منخەکاندا ئابەزێ هەر بە هەمان سەلمان لەگەڵاکە خۆی بەرزبوونەوە زۆر بە باسی بەرزێتی هەروە بەس دابەزین زۆر قورسە دابەزینەکە قورسە یان بەڕاستی پێت بڵم میسا مشکلی پاسەکانی کە خەڵک زۆربەی لێرە بە پازات چووەکە لەم وڵاتەکانی کەش شارەکانی کەش یانی تۆ پاسی ئیسا بۆ گەرەشی پێنسە بنزین وا بۆ بە ئەزمە ئەگەر بوو بە 1000 دینار بڕوات بێوی کە پێنسە خۆ نایکا بە 600 سەرێکا بە 750 بۆ شێتە سەر حەقی شێتی ئەڵێ وردە منیە زۆر سپاس بۆ کاک سەرۆکی لقی سلێمانی سندیکای ئابووری ناسان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ تۆ بۆ بینەرانیش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستێکە